هجيان نها وتارا خيراتنين دجلا الأستاذ محمد فريا رضا بري راشن بليو هنريا أمريكا السورية الداخل. نعرف خدينا زمن بالنظام سورة رئيسنا مصطفى الوطني بهالبرسنت حكومي وحزبي وشكل براهيم خوشتبين زور بخير بين بوديدار حفتي أمريكا السورية. عندي كساني كبن دبلي بارزان تنها بشوش وبرخدان بناسن كمش جيغومان نية بدرجاي بيجوي صدي رابردو دبلي بارزان من بندي شورشو برخدان وخونة شماندن بويم دجي ظلم وستمو رولكاني ام دبلا بسركي برز مردنيان هبجا بلام آماده نبون جياني بكسي قبول كن آواره و در بون بلام جردستی داگی که لوحه کردوان اوان لقطابخانه بارزان فێری ئەو بنەمایانە گۆڕە بوون کە مردن بەسەر بەرزی ژیانە و ژیانی بندەستی مردنە. بەڵام بارزان تەنها بزارێکی نیشتیمانی و سەربەخۆخوازی نییە، بەڵکو بارزان ڕێبازێکە تژی بنەماکانی مرۆڤدۆستی، ژیاندۆستی، تاکی بارزان لایەک بەو پەڕی هێزەوە دژی داگیرکەری ڕاوەستاوە و لەلایەکی دیکەوە بەو پەڕی نەرمونیان و ڤیان و خۆشەویستی سەرەدەری لەگەڵ بوونەوەرەکان کردووە. پاراستنی ئەو هاوسەنگیە توانە و هێزێکی پێویستە کە تەنها لەو مرۆڤانە بەدی دەکرێن کە بە دل و دەروون باوەڕیان بەو پرەنسیپە نەگۆڕانەی ڕێبازی بارزانی هەیە کە ئەویش خۆنە چەماندن لە هەمبەر زاڵم و ستەمکار خۆشەویستیە بۆ ژیان و مرۆڤدۆستی و سروشدۆستی. لە سەردەمی شێخ عەبدولسەلامی شەهید لە ڕەخ پرسە نیشتیمان پەروەریەکان و بزاف بۆ سەربەخۆیی کوردستان گرنگێکی زۆر بە بابەتی ڕیفۆرمی کۆمەڵایەتی دراوە. لە سەرەتاکانی سەدەی بیستەم شێخی شەهید بە ئەنجامدانی کۆمەڵێک چاکسازی جوڵاکی و ڕێخستنی پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤ لەلایەک مرۆڤ و سروشت لەلایەکی دیکە شیرازەی ژیانی جوڵاکی ئەو سەردەمە ڕێخستەوە و بەردی بناغەی کۆمەلگایەکی تەندروست و جوانی دانا کە تێدا ئافرەت خاوەنی بەها و ڕێز و تایبەتی خۆیەتی بەو پێی ئافرەت سەرچاوەی ژیانە. گەر بمانەوێت کۆمەلگایەک بنیان بنێین پێویستە خۆشەویستی بۆ ژیان لای تاکەکانی پێکهێنەری ئەو ژیانە دروست بکەین. لەو سەردەمە و ئێستاش لەگەڵ نابێت پێکهێنانی ژیان چیدی زۆرداری لەگەڵدا نییە، بەڵکو خێزان لەسەر بنەمای خۆشەویستی بنیادنراوە و دەنرێت. سەرەدەری مرۆڤ و مرۆڤ لەسەر بنەمای جیاوازیەکە نەبووە و نییە، بەڵکو تاکی بارزانی لەسەر ئەو بنەمایە پەروەردەکراوە کە بێ لە بەرچاوگرتنی جیاوازیە کۆمەڵایەتیەکان تەنها وەکو مرۆڤ لەگەڵ مرۆڤ ڕەفتار بکات. ئەنجامی ئەوەش کە تووری پێکەوە ژیان وەکو شانازیەک لەو سەردەمە تا وەکو ئەمڕۆژ نەوەی دوایینەوە دەستاودەست دەکرێت و تاکی کوردستان لەژێر سایەی عەدالەتی بارزان پێکەوە وەکو برا دەژین. ئەگەر ڕەفتاری باشی مرۆڤەکان لەگەڵ یەکتر پێویستی بەردەوامبوونی ژیانی جیاواکی بێت، ژینگەش هاوتەرین لەگەڵ ئەو پرسە ئەگەر گرنگتر نەبێت هیچی کەمتر نییە. بۆیە لە چوارچێوە چاکسازیەکان بارزان تێکەلی بەرەو ژینگەی لەسەر بنەمای سوود وەرگرتن و سوودگەیاندن داهێشتەوە بە جۆرێک کە هەم مرۆڤ سوود لە سروشتە ببینێت و هەم سروشتیش زیانی بەرنەکەوێت. ئەنجامی ئەمەش ئەمڕۆ دەبەری بارزان نمونەی هەرە بەرزی ژینگە پارێزی و ژینگەی ئەو دەبەرە ڕۆژ بە ڕۆژ جوانتر و جوانتر دەبێت. پێش 120 ساڵ لەنەوبەر لەسەر دەستی شێخ عەبدولسەلامی شەهید بەردی بناغەی سەربەخۆیی کوردستان دامرا، شێوازێکی جوانی بۆ ژیان و سەرەدەریکردن لەگەڵ توخمە سەرەکیەکانی ژیان دانراون. بە دوای شێخی شەهیدی شێخ ئەحمەدی بارزانی بە پێی سەردەم و ئەو قۆناغەی کە تێدا ژیاوە گۆڕانکاری بەسەر ئەو بەرنامە جوانەدە هێناوە کە شێخی شەهید بناغەکەی لە سەرەتای سەدەی بیستەم دانابوو. بارزانی نەمرد کە توانی شۆڕشی کورد لە شۆڕشی ناوچەی لۆکالی بکاتە شۆڕشێکی سەرتاسەری و کوردستانی هاوشان لەگەڵ پرسی سەربەخۆیی نیشتیمان پەروەری پرسی چاکسازیە کۆمەڵایەتیەکانی فراوانتر کرد. دوجار سەرۆک بارزانی درێژەی بەو ڕێبازە پیرۆزەدا کە پڕە لە بەهای بەرزی مرۆڤاتی و گەلێک لەو بنەمانە لە چوارچێوەی یاسا و
ڕێسای کۆمەلگای کوردی جێ کردوتەوە ئەنجامی ئەمەش ئەوە دەبینی لەژێر چەتری عەداڵەتی بازان لە کوردستان لە ڕووی پێکەوە ژیانی پێکهاتەکان و پاراستنی ژینگە هەنگاوی پراکتیکی و باش نراون. بەڕێزان دێخۆیەتی بەو پەڕی ڕێزەوە باسی ڕۆڵی ماندووبوونی ڕێزدار مستەفا بارزانی بکەین بە تایبەت لەو چەند ساڵی دوایی وێڕای چاودێری و سەرپەرشتی پرۆژە خزمەتگوزاریەکان بەڕێزیان لە بیاوی کۆمەڵاتی و ڕۆشنبیری وڵاوان و پاراستنی ژینگە جێپەنجەریانە کە ئەمەش بۆ خەمخۆری جەنابیان بە کوردستان دەگەڕێتەوە. لە کۆتاییدا دووبارە زۆر بە خێراتنتان دەکەن هیوادارین بتوانین لەم پانێلەدا باس و خاسی باش بینە گەورەکەجی ڕزامەندی هەموو لایەک بێت. کوردستان هەر کە شەوە و ئاواتان زۆر سپاس بۆ ڕێزگار محەممەد فریار لەبەرێ ڕەشەندی و هونەریانی پێسۆرە. ڕۆژنامەیە لۆس ئانجلس تایمس لە ژمارە ڕۆژە 30 تشرینە 2007 هەردیتنەکە ڕۆژنامەدانی کەوی بارزانی نەدر ساز کرد. لەبەر سباوەی پرسێکە سەرکردە چاوە تێتە هەرسەنگاندن بارزانیە نەمەر دەفەرموود هەر سەرکردەیەک بۆی خزمەتێ تێتە هەرسەنگاندن یاکۆ پێشکەشی گەلێ خۆ دەکێت. لەبەرەوەی هەیەک و دەڕێبازە بارزانیدا خزمەتکردن بە مەزنترین شانازی تێتە پێناسەکردن و ڕێبوارێن ڕاستەقینەیەن ڕێبازە بارزانی دە هەر پلەو پۆستەکێدا بن خۆب خزمەتکارێن گەلێ خۆ دەزانن. هێژایان نەهاوتارە ڕێزدار ڕەفع ڕەحمەت های مقامی قەزاییان بەسوورە بێتە خانە. بناوی خوای گەورە و مهرەبان زۆر بەڕێز جەنابی مەلا مستەفا بارزانی ئێوانانی بەڕێز ئامادەبوانی هێژار کە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لەگەلمان بەشدارن زۆر بە گەرمی بە خێراتنتان دەکەین بۆ قەزای مێرگەسۆر و دەڤەری بارزان بەژاریتان لە هەفتەمین میداری مێرگەسۆر لەژێر بریسمی ژینگە و پێکەوەژیان لە کوردستان بارزان وەک نمونە. مایەی خۆشحالیە کە لە ناوچەی بارزان بابەتەکانی وەکو ژینگە پارێزی و پێکەوەژیان بوونەتە هەوێنی دیداری ساڵانە و قسە لەسەرکردن لەسەر ئەوەی کە ئەو دوو بابەتە هەم پرسی جیهانین و هەمیش ناوچەی بارزان چون یەکێک لە ناوەندە هەرە گرنگەکانی بەرگریکردنی گەلی ئێمە بووە لە دەبوونی سیاسیانەی خۆی ئەمڕۆ نمونەیەکی بالاشە بۆ ژینگە پارێزی چۆن شۆڕژگەر و خەباتکاری بەرهەم هێناوەنە خزمەت کۆمەلگای کوردستانی ئەمڕۆ سەرسرین ناوچەیە نەکرد لە کوردستان بەلکو لە تەواوی عێراقیش. ئەمە لە کاتێکدایە پاراستنی ژینگە لەم ناوچەیە کولتورە و مێژوویەکی زیاتر لە 100 ساڵەی هەیە. فەیلسوفان و ئەندازیارانی بریتی بوونە لە شێخانی بارزان. ئامادەبوانی هێژار وەک خۆتان دەزانن ئێمە لە کاتێکدا لێرە ژینگە پارێزی دەکەینە بابەتی گفتوگۆکانمان کە جیهان بە تێکرایی لەژێر تەوژمی پاڵەپەستۆی بەرزی پلەی گەرمادایە. لەم چوارچێوەرەیەشدا ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەکێ کە لەو ناوچانەی کە مەترسی کورتکەنان لە ئاوی ژێرزەوی بەرزبوونەوەی پلەی گەرما زیادبوونی شەپۆلی تۆز و غوباری لەسەرە کە هەموو ئەم قەیرانانە پەیوەستن بە ژینگەوە. ئەم دیدارە بە دیوێکدا هەولێکە لە پێناو بەشداریکردنی ئێمە وەکو کوردستانی لە هەولە جیهانیەکاندا کە هەنە لە پێناو خزمەتکردن بە بواری ژینگە بە دیوەکەی تریشدا دەوڵەمەندکردنی کەلتوری ژینگە پارێزیە لە ناوخۆ. بۆیە لەم چوارچێوەیەدا ئەم دیدارە گرنگی تایبەتی خۆی هەیە. بەداخەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک هەر مەترسی ژینگە پارێزی لەسەرە بەلکو ماوەیەکی زۆرە بۆ تەناوەندێک کە توندوتیژی نەتەوەیی ئاینی مەزهەبی بەرهەمدێنێت. ئاستی بەرهەمهێنانی ئەو توندوتیژیەش هەندە بەرز بۆتەوە کە دەتوانێت ڕێکخراوی تیرۆریستی بەرهەمبێنێت داعش بە نمونە. خۆشبەختانە ناوچەی بارزان ڕەنگە یەکێک لەو ناوچە هەرە دەگمەنەکانی جیهان بێت کە تێدا نەک هەرەوەینە جیاوازەکان پێکەوە بە ئاشتی ژیاون بەلکو نێوانی کەنیسا و مزگەوت و کنەشت تەنها چەند مترێک بێت. بۆیە ئەمڕۆ لێرەی دیدار ساز دەکەین مانای ئەوە نییە کە ئەو دیدارەمان کەوتە بێتە ژێر کاریگەری ئەو پێگەیشتانەی ئێستای جیهان بەلکو لێرەی لەبەر ئەوەی لە کۆتایی سەدەی 19ەوە ئەو تێگەیشتەمان هەبووە بەهۆی ئەو معریفەی کە شێخانی بارزان پێیان بەخشین بەڵام لە باری سیاسیەوە دەرفەتیان نەبووە. ئێستا کە لێرەین ناوچەیەکمان هەیە کە بەشێکە لە کوردستان و ژینگەی پارێزراوە لەلایەک و شوێنەواری کۆن و پەرستگای دەستاشتن کە گەواهیدەری ئەو ڕاستیەن.
لکاتێک دا کە جیهان سەرکاری جەنگ بوو لێرە بەنامەکانی ژینگە پارێزی دامران و خۆشبەختانە ئێستا بوونتە کەلتور و خەلکەکەی خۆی و بەنامەوانەجێت دەپارێزێت لە کاتێک دا کە وڵاتە پێشکەوتەکان خەریکی جەنگ بوون و مرۆڤایەتیان لەسەر بنەمای ئاین مەزهەب نەتەوە دابەش دەکرد بۆ حکم دەدا لێرە سێ ئاینە عوسمانیە سەرەکیەکە نەک پەرزگاریان دەتەنشکێک بوو بەلکو بیستان و ڕەز و باغ و زەوی و جوتیارانیش دەتەنشکێک بوون و بۆ یەوەک قانونقامیەتی فەزای مێرگەسۆر پێشنیار دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو سیاسەتە استراتیژیەی کە هەیەی گرنگی زیاتر بەم ناوچەیە بدات و پێکهاتەیەکی بکاتە ناوەندێکی لێکۆڵینەوە لە ژینگە پارێزی و پێکەوەژیانی ئاشتیانەی ئاینەکان تا ئاستێک کە بە فەرمی نازناوی پایتەختی ژینگەیی بە فەزای مێرگەسۆر و دەڤەری بارزان ببەخشێت بە ئومێدی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران و ڕێکخراوە جیهانی ناوخۆیەکانها هەم سەردانی ناوچەکە بکەن هەمیش بکەنە بابەتی لێکۆڵینەوەی کار و چالاکیەکانیان دووەم پێشنیار دەکەم حکوومەتی هەرێم بە ڕێگای جامودەست بە پەیوەنددارەکانەوە کۆنفرانسێکی زانستی ژینگەیی لەم ناوچەیە ئەنجام بدات و بۆ ئەم مەبەستەش ئەم دیدارەی لێرە بکاتە بنەمای کۆنفرانسەکە سەیەم پێشنیار دەکەین هەوڵ بدرێت بە دروستکردنی ناشنال پارکێک لەم ناوچەیە بە ئومێدی ئەوەی ببێتە ناوچەیەکی پارێزراوی جیهانی چونکە هەموو بنەماکانی بوون بە ناشنال پارکێکی جیهانی تێدایە لێرەدا دەوامێت سوپاسی بەڕێز جەنابی مەلا مستەفا بارزانی بکەم بۆ هەوڵ و کار و چالاکیەکانی کە ئەنجامی داوان لە پێناو پاراستنی ژینگە لەم ناوچەیەدا لە ماوەیەکی کەمدا و سوپاسی بکەم کە هەر ساڵە بە دابەشکردنی زیاتر لە 20,000 داریتوو لەسەر گوندەکانی ئەم ناوچەیەدا بۆیە ئامادەبوونی بەڕێزیان لەم ناوچەیەدا بوو کە هەوێنی زیاتری بەرزکردنەوەی وشداری ژینگەیی دەستخۆشی لە ڕێفەرانی ئەم دیدارە دەکەم کە زەحمەتیان کێشەوە ئەم دیدارەیان ڕێکخستووە لە کۆتاییدا دووبارە بەخێرهاتنتان دەکەم و هیوادارم ئەم دیدارە بتوانێت هەرەی زیاتر بەخۆی بدات و ببێتە ناوەندێک کە وشیاری ژینگە پارێزیدەیەکەوە ژیان لە کوردستان و عێراقیشدا بڵاو بێتەوە جارێکی تر بەخێرهاتنتان دەکەین و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان زۆر سپاس بۆ غەفور ئەحمەد قایمەقامێ قەزا مێرگەسۆرێ لە هەر جوواکێکێ ماف و ئەرک مل بملێ هەردوو بەرەف پێشتیچن ئەگەر ماف هاتە داین تاکێ جوواکێ ئەرکێ سەرملێن خۆ جێبەجێ دیگەتن لەبەر و لە دەڤەرە بارزان و لە سەردەمێکێ گەلێک زوو بە مافên هەمی پێکهاتایên هاتیە داین و لە ژێر سێبەرە عەدالەتا بارزان پێکهاتە وەکی برایان بە هەڤرا ژیانە لەو ئەم دبینین کو ئۆدیشۆ یوحەنا و خۆشاغە یوحەنا کو دوو کریستیانên gundê bêdiyarên li devera Barzan di dema cînosayîkirina Barzaniyan li sala 1983 li ber hêza mirdinê rawestan lê ew amade nebûn li Barzan û Barzaniyan cuda bibin aha ev ye nimuneyeka ciwana pêkvejiyan hêjayan niha du beş li belgefîlma Sidîq û Bileng ku karakterê wê belgefîlmê û wêneyên jîngeyî wêneyên Rêzdar Mihemed Sidîq Barzanî ne dihêta pêşkêşkirin.
هبینا پلنگه معنا پارس نغلطیمه اگر بیتو پلنگ نوف سرشته مدو هبید نوف جنگه مدو هبید ام دی پیوستیم ام دی شیم جوی خوکینه نشنال بارد و دمه مکره نشنال پارک ایدی همه کس به نسته بید و یه پون باران بکد تو باران بکد اگه مکره نشنال پارک والات مده پاراستی بید فیلم دکومنتاریا صدیق و بلنک و باسی جنگی دورا بارزان دکتن لفستیوالا ایتفا ل 2019 و فستیوالا ترنتو ل ایتالیا خلاطا ایتی دزوینا هروها لفستیوالا دوهوکش وکه باشترین فیلم کردی هاتیه هجایان نهام دیچنانا با برگه که هنری و رزدار فرهنگ غفور راینا بره راکشتی روشن ویدیو هنری عربله وکه هنرمند دیگر مبشتاره به چند سترانت فلکلور و بسنه کردی منداڵ بووی ئاوازێکمان زۆر حەزێ بوو بۆ ئەو سەردەما نیشتیمان و وڵاتمان بەبیر داهاتەوە بەڵام بۆ ئەمڕۆ ژینگە پارێزی ئەویش وەتەن ساوی لێمانە داركين لا تنقانا حيف بتاورانا أبي كاسر فرلا قولوا نسرينا فرلا قولوا نسرينا برای گەورە و هێژا جەنابی مەلا مستەفا بارزانی ئازیزان و خۆشەویستان خۆشکان برایان هەفتەمین دیداری مێرگە سۆرتان شاد و ڕۆژتان باش ئەمڕۆ لە دەبەری سەرکەشی بارزان کە هەمیشە دێنە ئێرە جگە لەوەی کە وڵاتەکەمان زیاتر خۆش دەوێ بەڵام خۆشمان خۆش دەوێت هەر مرۆڤێک خۆی خۆشویست واتە وڵاتەکەی خۆش دەوێت ماوەیەک بەر لە ئێستا لە دیداری جەنابی سەرۆک بارزانی بووین ڕووداوێکی جوانی بۆ ئێمە جێڕایەوە ئەویش ڕۆژێک هونەرمەندی گەورە عەلی مەردان داوای دیداری جەنابی بارزانی دەکات ئەو ڕۆژەش جەنابی بارزانی نەمرد سوتفا چەند میوانێکی دەبێت کە ئەوانە پێشتر ئامادەکاری بۆ کراوە بەڵام کە جەنابی بارزانی نەبرد دەزانێت عەلی مەردان لەوەیە دەڵێ با ئەو دیدارەکەی تر ڕەتکەنەوە و بە هونەرمەندی گەورە عەلی مەردان ئەمڕۆ دەیبینم ئەوەش ئەوە دەگەیەنێ کە
کە لە سەردەمی شۆڕش بە تایبەتی شۆڕشی ئەیلول بارزانی نەمر زۆر گرنگی بە هونەر و بە ڕۆشنبیری و بە ئەدەب و فەرهەنگ داوە. لەو سەردەما تیپی مۆسیقا هەبووە بە ناوی تیپی مۆسیقای شۆڕش. من لێرە گەشتێکی گۆرانیتان پێشکەش دەکەم، بەڵام بە گۆرانیەکەی مامۆستایی نەمەر عەلیمەردان دەست پێ دەکەم. دووبارە دیدارتان شاد و بەختەوەر. کاکە محەممەدتان پێ بناسێنم، ئەویش دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانە و بۆ خۆشی هی ئەو دەڤەرەیە پێم خۆش بوو لەگەڵ گەنجێک ئەمڕۆ بە مۆسیقا و گۆرانی ژینگە جوانتر بکەین. سەپڵەیەک بۆ کاکە محەممەد. سلام بيتنا
صدرم بتناي شیرین و نوگای تاس کشتم حلاندم بردم به دنیای از بردم دنیای آخو من شیرای ردور خبر نای چاوه من ریگمای آخو اما شکرای آخو اما شکرای ردور خبر نای چاوه من ریگمای آخو اما شکرای دست کشتن نسیمه دل خوازه تبیمه گلیم که سروشیمه تصدیق کرم لدیمه تصدیق کرم لدیمه گلیم که سروشیمه تصدیق کرم لدیمه تصدیق کرم لدیمه چاوراشه دلگاشه رو از دل کم نشه رو رنگ چاوراشه لبد مالا مدمشه لبد مالا مدمشه روش رنگ چاوراشه لبد مالا مدمشه لبد مالا مدمشه زور سپاس بۆ هونەرمەند فەرهەنگ بەفر بۆ وێگەشتێ ناوەستران و سترانên گۆرانیên فۆلکلۆرê کوردی. Hêjayan li nozdehê vê mangê kuştiyê çend rojekên dî bîreweriyeka girîngekî di dîroka gelê me de. Li nozdehê Hezeyran 1910 Şêxê Şehîd Şêx Ebdüselamê Barzanî
برده بناغه یکم قطابخانه لبارزان داما خوندن لبه قطابخانه بزمان کردی بود. اوشوی که بیایید گل بارزان لبخ پرسین اجتماع پروری و پاراستنا جنگه و رفورمین کمالایتی گرینگه که زورا با پرسا پرورده هاتیه دان. بگمان با آوا کردنا هر جواگه که پرورده رولک گرینگ و مزن بگریدن. هجایان نها دم پیشکش کردنا پانیلا ویدی داریه لجیر ناو نشان جنگه و پیگوشیان کردستان بارزان و که نمونه. پانیلیستین به پانیله دکتر آلان حمسعید وزیر پرورده حکومت حریم کردستان، دکتر عبدالرحمن صدیق سروک دسته جنگه حکومت حریم کردستان، سروقاتر سروک انستیتویا تویجینه و گشت پیدان کردستان. اف پانیله دجلای رزدار هرگود شیخ نجیب سرپرشتیاری اداره سربخواستوران هیته پیشکش کرده. رزدار هرگود شیخ نجیب کرم که سرستیجی رو دسته کردنا به پانیله. زود سپاس. اما نواد سر سپاسگزاری برازم که هم وکو پانلیست و هم وکو پیشکشکار وکو لیلا هم دیدار برای بودن خوشحالی و حکومت ما کرد و یوادان و است او معنی بین لگل حوالان هم وکو بیرو و بابتشی زور دیگی هم جدال بیرو و لسر بیرو و بدر زمینشی باششی درسی. پیشوی دست با پنجره کردن دلوی سپاسی چی تایبتی برای اروپا رئیس جنابی ملا مصطفی بارزانی بکم که هم با پشتیشی معنوی من بکو خوشم و بکو استافی اداره سر بخوی سورانش در ماوی اون سال را بدو هاوکاریشی باشو با پشتیشی توابی نموا و کارکردن لگل جنابیان معنا و سندیشی خوی هوا و زور و تیگشتی چیوال و تیگشتی چی سردبیانا توانید من لحبونی اداره سر بخو کاریگیشی ارینی بسر نفسك هبك ولا همان كا سربز خوشحالي كدغري شبوك ودغري بارزان كيوت ناسوري إدارة سربز خوشحالي هلو وانجيش و إمان خوش بكا أو كساني أو كسكرينغاني كا بارزان يبوت الموني فسر آستي نكهر هريم كردستان وعراق قلت أطلب فسر آستي نيو دولتيش بۆیە پێمان باش بوو پێمان خۆش بوو بەشدارێکی ڕاستە و خۆمان لە گفتوگۆگرتن لەسەر ئەو پرسانە هەبێتین. من بۆ زیاتر بەردەوامی ئەم دیدا و ئەم گفتوگۆیە داوا لە ڕێزانی پەنالیستی میوانانی خۆشەویست دەکەین کە بێکەوە بێنە سەر ستێژ بەڕێز جەنابی وەزیرە پەروەردە بەڕێز دکتۆر عالان بەڕێز جەنابی دكتور عبد الرحمن صديق وبرئيس كاك سولو قادر. قبل الأساس تجربة أوي نسبة بين ركبه.
زارش کە زۆر بەخێر بێن سەر و دکتۆر ئالان زۆر بەخێر بێن لەوەرە داکردین لە ئەوەندە بوون تا لەوە دیدارە ئەزێدان کێشە ئینشەڵا بێکەوە ئەوە بدەین ئەو بەرسە گفتوگویەکی تەواوی لەسەر بکەین و دەرەنجامی باشیش هەبێت پرسیارەکانمان من پێشەوەی پرسیارەکان ئاراستەیەوەی بەڕێز بکەم حەز دەکەم وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران وەکە پەرلەمستێکی قسە بکەین ئیدارەی سەربەخۆی سۆران کە باسمان کرد لەبەری بازار دەکرێت ئەم سنوورە زۆر جاران باسی پەراوێزکردنی بابەتی ژینگە دەکرێت من باسی ئەگەر باسی شۆڕەکانی گەشتر بکەین ئەگەر زۆر نەچی دەبەوە حالا شۆڕشی ئەویدەوە باز بکەین جەنابی بارزانی ئەمر کە سەرکردایەتی دەوڵەتترین شۆڕشی کوردی دەکرد و شەڕی دەڕەندەرترین وڵاتی دەکرد بەڵام هیچ دەقەیەک و لەحزەیەکیش بابەتی ژینگەی پشتگوێ نەخست لە گەرمەی شەڕەکاندا بابەتی ژینگەی لەبەرچاو بە هەموو شێوەکانیەوە ئێمە لە ئیدارە زۆر جاران تووشی حاڵەتێک دەبین لەبەر چەند هۆکارێکی زۆر لاوەچی زۆر جاران بابەتی ژینگە پشتگوێ دەخەین بۆیە ئەگەر بەسەوە لەبەرچاو بگرین و ئەو وێنەی جەنابیان لە کاتی خۆی بینە پێش ساوی خۆمان بڕوای من هیچ بەهانەیەک و ئەوەندەیە کە ئێمە لە هیچ ئان و ساتێکدا بابەتی ژینگە و بابەتی پێکەوە ژیانیش پشتگوێ بخەین بۆیە ئەمە حەزمان لەیانەوەی کە لە ئیدارە و خودی جەنابی سەرۆکی حکوومەت و بە کابینێ نوێنیش کە من لە هەفتەی ڕابردوو لە خزمەت جەنابیان بوو یەکێکی لە پرسە هەرە گرنگەکان بابەتی ژینگە بوو کە باسمان لێوە کردووە بەرنامە و ڕوئیای جەنابیان لەم ڕۆوە بۆ ئێمە زۆر گرنگ بوو و هەوڵ دەدەین کە وەکو باسمان کرد دەڤەری بارزان کە دەکەوێتە ناو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ببێتە نمونەیەکی زیندوو ببێتە نمونەیەکی بەرچاو بۆ هەموو هەرێمی کوردستانیش تا بتوانین سوود لە ئەم تێگەیشتنەوە ئەو مەزمونەی ئیدارەی دەڤەری سۆران وەربگرین بۆ ناوچەکانی تکەی هەرێمی کوردستان لێرەوە بە پێویستی دەزانم سوپاسی قایمقامیەتی حەزای لێرگەسۆر و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری هونەری و سەرتەری ڕۆشنبیری کۆمەڵایەتی لێرگەسۆر بکەم بۆ ڕێکخستنی ئەو ئیدارە و هیواداری کە دەرەنجامی باشی هەبێتن. ئەگەر لە بەڕێز دکتۆر عەبدوڕەحمان سەدیق دەست بە گفتوگۆکەمان بکەین جارش کە بەخێر بێتێتن ئەو ناوچەیە جەنابی دکتۆر وەکو ناوچەیەکی نمونەیی ژینگە و پێکەوە ژیان بە حکمی ئەوەی جەنابن هەم شارەزایت لە بابەتی ژینگە هەیە و هەم شارەزایت لە پێکەوە ژیانیش هەیە دەستەواژەی ژینگە ئایا کە باسی دەستەواژەی ژینگە دەکرێتن تەنها بابەتی پاراستنی سروشتە یان زۆر بەرپراوەترە لەوەی کە ئێمە زۆر جاران وای تێگەیشتینە کە تەنها دامڕی دەبێت یان هێشتنەوەی سروشتە وەکو خۆی و بە دەستەواژەیەکی کە جەنابیشت دەست پێ دەکەم زۆر جاران کە من لە لێدوانەکانیشم و لە قسەکردنەکانیش زۆر جاران باسی لێو دەکەم بە ناوی جەنابتەوە ئەو قسەی دەکەم کە دەڵێ لە ژینگە هیچ شوێنێک دوور نییە زۆر جاران باسی لێو دەکرێتن کە شوێنێکی دوور دیاری بکرێتن جەنابت باس لەو دەکەی کە دەستەواژەی دوورە لەناو ژینگە نییە حەز دەکەم جەنابتان هەم لەسەر بابەتی ژینگە و هەم لەسەر بابەتی پێکەوە ژیانیش و هەم لەسەر بابەتی ئەوەش کە ئایا دەستەواژەی ژینگە چ مانایەک دەگەیەنێتن جەنابتان بەشکۆ بەڵکودا لە گفتوگۆیەکدا پرسیارەکان لەناوە دێنە ئاراوە ئەو بابەتە حەز دەکەم جەنابتەوە دەستپێکی ئەم ئیدارە بیتن بۆمان باز دەکەن زۆر سوپاس لەزار جەنابی وەنا مستەفا بارزانی و کوشکان برایە هەر کەس بە ناو نازنا و پێگە پۆست لەی تایبەت بەخۆی بەڕاستیدا قسەکردن لە سەر ژینگە و پێکەوە ژیان لەم دەبەرە تا ڕادەیەک زەحمەتە زەحمەتەکەی لەوەیە وەکو ئەوە چی بۆ هەورامان باسی سوودی جۆز بکەین
یا بچی بۆ بەسرا باسی سوودەکانی خورما بکەی ئەوە هەموو خەڵکەکەی ئەم ناوچەیە ئەیزان کاتێمە بێ شتێک بڵێن لەو شوێنەی کە شێخانی بارزان کۆتاییان پێهێناوە ئێمە لەو شوێنەوە دەست بکەین ئەوان ژینگەیەکی سروشتیان هەبوو ئەو ژینگە سروشتیان پێشکەش بە ئێمە کرد بە پارێزراوی ئێمە ئێستا ئەو ژینگە سروشتیە تێکەدەین نە بە نیەتێکی خراپ بەڵکو بە نیەتێکی زۆر باش ئێمە ژینگەی سروشتی تێکەدەین ئەو نیەتە باشە چییە پێشکەوتنە کەواتە مرۆڤایەتی ئەمڕۆ کە ژینگەی پیس کردووە بەکارێک یا بە نیەتێکی خراپ نەیکردووە بەڵکو باجی پێشکەوتنەکانی خۆیەتە بەو مانایی مرۆڤایەتی هەر چارەسەرێک بدۆزێتەوە بۆ گرفتێک لە نێو چارەسەرەکەشدا گرفتێکی دیکە دروست دەبێتەوە بۆ ژینگە ئەم شێوازە ئێمە ئەمڕۆ ئەم لە پێشی ئەوەی کە بەم شێوازە کراوان بێ ژینگەیەکی سروشتی چاکی هەبووە بەڵام ئێستا ئێمە خانوبەری تا دروست دەکەین ئێمە ئێستا کارگەی تا دروست دەکەین ئێمە ئێستا شەقامی قیری تا ئەکەینەوە ئێستا ئێمە ڕووبەرێکی زۆری چیمەنتوی تا ئەکەینەوە ئەیخوا بێەوە بۆستێ وەکو چەند جار باسێکم لە دووهۆکیش پێشی 9 ڕۆژ هەروان گوت ئەڵێ مرۆڤایەتی لەتەوە یەکگرتوەکان 50 ساڵی ویست بۆ 50 ساڵی پێویست بوو بۆ ئیزافەکردنی پیتی واو لە نێوان چی و چی لە نێوان گەشەپێدان و لە نێوان پاراستنی ژینگە سەردەمانێک لە 1850 مرۆڤایەتی گەشەپێدانی دەست پێ کردو و ڕۆشتووە بەڵام لەبیری چووە هەموو ئەو پێشکەوتنانە لەسەر حسابی ژینگە بووە هەموو ئەم گۆڕانکاریانی ئەمڕۆ ڕوو ئەدا لە کەش و هەواهی دوێنێ و پێرێنیە هی 100 ساڵی لەمەوە بەرە ئەمڕۆ ئەو ژینگە سروشتەی کە هەمانە ئێمە ناتوانین لە پێناوی ژینگە گەشەپێدان ڕاگەین بەڵێن پێش ناکەوین جادەمان ناوێ پێشکەوتنمان ناوێ کارگەمان ناوێ ناتوانین ئەو بڵێن بەڵام دەمانەوێت ئەی کە دەمانەوێت چۆن ژینگەژ و پارێزین هونەرەکە لێرێ هونەرەکە لێرەیە چۆن بتوانین ئەم کارە ئەنجام بدەین بۆیە لە دەستەی ژینگە بەشێکەیە بە ناوی ژینگەی سروشتی و بەشێکشەی بە ناوی ژینگەی شارستانی ژینگە سروشتێکە باس لەو شوێنە دەکات کە هێشتا دەستی مرۆڤی پێنەگەیشتۆ و پێویستە بێتە پاراستن بەڵام ژینگە شارستانێکە هەموو ئەم گوارانەیە کە ئێستاکە ئێمە تێیە ئەوە جەنابی کاکەفۆر باسی کرد بۆ نمونە بڵێن ئێرە دەڤەرە بکەین بە پایتەختی ژینگە پایتەختی ژینگە زیاتر لە 30 مەرجی هەیە زیاتر لە 30 مەرجی هەیە ئەبێت تێدا بێتە ئارام ئەو مەرجانە بەشێکی لە سروشتەکەیەتی بەڵام بەشەکەیەتی لە دەستی ئێمە ئەتوانین بڵێن ئێمە پێویستیمان بەوەیە ئەو مەرجانە بینی نەدی بەس ئەو مەرجانە ئێستا هەرسی ناتوانم باسکەم دەتوانین لە داهاتوودا بە شێوازێکی جیا باسی کرد یەک لەو پشتانە پستیمان بۆ باز نەکرێت باسیانی باسکەین یعنی ئێستاکە ئێمە ئەم شارە پێشەکەوێت کە پێشەکەوێ دانیشتوانی زیادی کردو دانیشتوانی زیادی کردو خانوبەری ئێوێ خانوبەری ئێرە لە سەردەمی شێخانی بارزان بەردی ناوچەکەیان بەکارهێناوە سەرنجام بەردی ناوچە ئێرە و هەورامان لێ کە چ لەو شتەیە زستان گەرمە هاوینیش زستان گەرم دەکاتەوە هاوینیش فێنکە کەواتە چی عازیلە مادەیەکی عازیلە نایەڵێ گەرمی زستان لە ژوورۆ بچێتە دەر ناشێڵێ گەرمی دەرەوە بێتە ژوورەوە لە کاتی هاوین ئێمە ئێستاوا ناکەین ئێستا ئێمە بەم هۆڵە شوبە هەموو دەستمان داوەتە بلۆک گەورەترین دوژمنی ژینگە بلۆکە لە وڵاتان بەکاری ناهێنن کەواتە ئەگەر بمانەوێت یەکەم مەرج جێبەجێ بکەین ئەوەیە کە لەگەڵ وەزارەتی ئاوادانکردنەوە هەمیشە باسەکەین ئەوەیە کە چ خانوبەرە بەکاردێنین هەر لە خانوبەرەکاندا جارێکی دیکە پێویستیمان بە ڕووناچوو کارەبایە ئێمە کارەبا لە چۆ وەرەگرین ئەو کاتە سەرچاوی وزەی خاوێنمان چەندێکەیە تەنانەت ئەم جۆرە کۆبوونەوانە لە وڵاتانی دەرێ ئەڵێن ئەمڕۆ شانازیە کە کارەباکەی ئەمڕۆمان لەسەر وێزگەکانی بەرهەمێنانی کارەبای بەکارهێنانی چۆن دەڵێ نەوت و گازوایل و ئەوانە نییە ئەمڕۆ بە سۆلار ئەمڕۆ بەو پانێڵە سەربانی ئەم هۆڵە دامانناوە کارەبای ئەمڕۆمان دابین کردووە یان وەکو ئەوەی لە ئیسپانیا لە کەتەلۆنیا ڕوویدا ئەڵێ گلێش و زبڵ و خاشاکی هەموو ئەم قەزایەمان کۆ کردوێتەوە لە شوێنەکە گازی میتانەکەیمان دەرهێناوە کۆ کراوەتەوە ئەمڕۆ بەو گازە کارەبای ئێرەمان دابین کردووە یعنی ژینگە ئەچێتە ئەم بوارانەوە ئەچێتە ئەو کارگانی کە دایەمەزرێنین زۆر باشە هەفتەی ڕابردوو مانگی ڕابردوو کارگەیەکی باشوانە بوو پاشماوەی ئەو کارگەیە تازەیە لە سەردەمی زوان نەبووە ئێستا هەیە کە ئێستا هەیە پاشماوەی ئەو کارگەیە چی لێ دێ چۆن مامەڵی لەگەڵاکەین پاشماوە ڕقەکان ئەگەر هەیە بوو پاشماوە شلەکان چۆنە ئاوەڕۆی ئەم شارە بۆ چۆ ئەچێ چۆن کۆ ئەکرێتەوە چۆن جارێکی تر ڕیسایکلی بکەینەوە جارێکی تر ئەمە سیانمان باس کرد یعنی ئیتر بەم شێوازە ئەڕۆی با شێوازێکی دوور و درێژ هەموو ئەو مەرجانە دەبێت بێتە دی بۆ ئەوەی تەنها بە دروشم باسی نەکەین چونکە ئێمە وەکو میرات لە باپیرانمانەوە ئەم ناوچەیەمان بە پاکی وەرگرتووە
ئێستا ئەگەر ئاگادار نەبین نەک هەروەکو خۆی ئەیهێڵینەوە بەڵکو ئێستا کە قەرزمان لە نەوەکانی داهاتوو کردووە یعنی چی لە نەوەکانی دوای خۆمان قەرزمان کردووە کاتێ ئەوان دێن بەشێک لە دەرەماتەکانی ئەوانیشمان بەکارهێنەوە دوور نەکەون بۆ لە بابەتەکە ئەوەیەکە ژینگە مەفهومێکی فراوانە بریتیە لە باسکردن لە پێکەنەرە سەرەکیەکان بریتە لە ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی بریتە لە خاک بریتە لە هەوا پیسبوونی هەوا بەچی ئەکرێ بە زۆربوونی ژماری دانیشتوان پیسبوونی هەوا لە شوێنەکە بەچی ڕۆدا بە زیادبوونی هۆکارەکانی گواستنەوە لە سەردەمی شێخانی بەردان ئۆتۆمبیل لێرە نەبووە ئێستا بەقەدەر ژماری خانوەکان ئۆتۆمبیل هەیە چۆن ئەو ئۆتۆمبیلانی ئەم دەڤەرە لە دەڤەرێکی تر ڕەنگە گرفت نەبێ بەس ئەم دەڤەرە بێوێت ئەو تایبەتمەندێ پارێزە ڕەنگە هایبرێت بێنێ ڕەنگە ئۆتۆمبیلی کارەبایی بێنێ بۆ ئەوەی ئەو تایبەتمەندیانەی کە لەم سەردەمەدا پێویستن بۆ مەرجە ژینگەیەکان ئێمە وەکوونەوەی تازەی ئەم شوێنە بیهێنی نەدی بۆ ئەوەی کە ژینگەمان پارێزرا بێ مادەی تیشکاوەرمان هەیە ئێستا مادە کیمیاویەکانمان هەیە یعنی ئەمانە هەر هەمووی بەیەکەوە تەماشاکەی پیسبوونی هەستی بینیمان هەیە یعنی ئێستا دەڤەری بارزان تەماشاکەی پێشتر خانوبەران بە جۆرە دروست کردووە قەوسیان بەکارهێناوە کەوانەیان بەکارهێناوە هێڵی ڕاستیان کەم بەکارهێناوە ئەمە شتێکە پێڵێن visual solution یعنی پیسبوونی هەستی بینی چاوی ئەوان زۆر مرتاح بووە چاوی ئەوان ئێوازانن ئێمە لە شار بۆچی سەیرانەکەی بۆچی سەیرانەکەی لەبەرەوەی شارمان هەمووی کردو بە هێڵی ڕاست سێری ئەم هۆڵەکەم هۆڵە چۆنە ئەم هۆڵە هەمووی هێڵی ڕاستە بە ئاسووی بە ستونی بە شاوڵی بە درێژی بە پانی چاوی ئێمە چاوی مرۆڤ شێوازی هێلکەیە چاوی ئێمە ڕقی لەم هێڵان هەیە چاوی ئێمە مزگەوتەکان پەرستگاکان بۆچی ئەقواسی تیا ئەکرێ بۆچی ئینسان تیای دەحەوێتەوە چونکە لەگەڵ چاوێ ئەگونجێ ئێمە کە دەچینە سروش لە سروشدا خوددا هێڵێکی ڕاستی دروست نەکردووە درەختەکان ڕووبارەکان هیچ ڕووبارێکمان نییە ئاوا بڕۆ هیچ درەختێکمان نییە وەکو ئەوەی لە ئیبتیدایی ڕستمانە کرد هیچ چایەکمان نییە وەکەوەی بە مناڵی سێگۆشەیەکمانە کرد هەموو هێڵەکان تێکشکاون چاوی ئێمە ئاوایە کەواتە باپیرانمان ئەو ژینگە جوانیان پێشکەشی ئێمە کردو ئێستا ئێمە بە هێڵی ڕاستەوە تا بێ تەسمیمی ئەم دەڤەرە جیاواز بێ لە تەسمیمی دەڤەرێکی دیکە تەنانەت لە ڕووی ئەو بابەتەوە لە ڕووی نۆیز لە ڕووی ژاوەژاو لە ڕووی ئەو ئۆتۆمبیل و کارگانی ئەم بابەتانە بە شێوازێکی فراوانە جا سەرکان نێشێنم ئەمە هەر هەمووی قسەیە چۆن چارەسەرەکرێ ئەوە چارەسەرەکرێ کە ئەم دەڤەرە ئەکەوێتە ئیدارەی سەربەخۆی سۆران ئەم دەڤەرە دەڤەرێکی زۆر دەوڵەمەندە ئەم دەڤەرە پێویستی بەوە بۆ فەرمانگەی ژینگەی هەبێت لەگەڵ ڕێزا جەنابی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان ئەم باسەمان ئاوا کردەوە دەڤەری سۆران فەرمانگەی ژینگەی نییە فەرمانگەی ژینگە سوودی چیە هەیبێ ئەلێرەیە لەم بابەتە ئەوەی ئەبێ ئەو لیژنەیە کە جەنابی قایمخان باسی کرد دەبێت لیژنە و ئەوانە ئەنجومەن هەیە یاسای ژمارەشتی ساڵی 2008 ئەنجومەنی باڵای پاراستن و چاکردنی ژینگە هەیە کە ژینگە سەرۆکایەتی دەکات بەڕێوەبەرێکی گشتی لە هەر وەزارەت و دەستەیەکی حکوومەتی هەرێم دێن دوو مانگ جارێ دائنیشین هەموو ئەو چاکە و خراپانەی لە بواری ژینگە کراوە باسی دەکەین ئەی لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان لێرەش لە ئیدارە سەربەخۆکانە مادەی 4 لە یاسای ژمارە 8 مادەی 8 لە یاسای ژمارەشتی ساڵی 2008 ئەڵێ لە هەر فەرمانگەی لە هەر پارێزگا و ئیدارەیەکی سەربەخۆ ئەنجومەنێکی ژینگە دروستە بێت پارێزگار یا سەرپەرشتیار خۆی سەرۆکایەتی دەکات یان جێگرەکەی لەگەڵ هەمان ئەو وەزارەتانەی کە بە بەڕێوەبەرێکی گشتی لەگەڵ ئێمە دانیشن دوو مانگ جارێ ئەمان مانگی جارێک بە هەمان شێوە بەڕێوەبەری کشتتوکاڵ لێرە بەڕێوەبەری پەروەردە لێرە بەڕێوەبەری کەشت و گوزار کەشناسی هەشت ئەمە کۆ ئەبنەوە مانگی جارێک ئیتر ژینگاتەنە بەر باس و لێکۆڵینەوە ئیتر جێگەی هەموو ئەو کۆنفرانسە زۆرانەی تر دەگرێتەوە کە ڕاستپاردە دەدا ئەو کاتە کارەکانی خۆی جێبەجێکە با زیاتر لەوە ناڵم زۆرم زۆر سپاس جنابەت باسی لە ژینگەی یەکێک لە بابەتەکان باسی ژینگەی چاو یعنی ئەمەگەر بگەڕێنەوە بۆ دیزاین و ڕەنگەکانی گوندەکانی قەدیم بەراوردە شتر پێ لەگەڵ ئەوانی ئێستا ئەوەی کە جەنابەت باسی دەکەی زۆر بەڕوونی بەدیار دەکەویتن حتا لە ڕووی دیزاین و ڕەنگەکانیشەوە کاتی خۆی گوندەکان ڕەنگێکی هادی و دەتوانێت بە ئێستا کە سەیری ئەو گوندە نوێنە دروست دەکەیت و بە بلۆک و بە ڕەنگی شین و حەز دەکەی کە فعلاً چاو ئارام نییە جەلەبەرەوەیە لە وڵاتانی ئەوروپی بەشێکان لە مەرجەکانی شارەوانی وەختی ئێمە خان و دروست دەکەین پێت دەڵێ دروستکردنی خان و ئارەزوی خۆتە لە ژوورە و لە ناو ماڵی خۆت هەر ژوورە چ ڕەنگێکەکەی بەس ئارەزوی خۆت نییە دیوی دەرەوەی ماڵەکەت بە چ ڕەنگێکی ئەوە ئێمە ئارەزومەندانە بە ئارەزوی خۆمان ئەو ماڵە ڕەنگی وای ئەو وایە ئەو وایە بڕێ کە دەچینە دەرێ لە شار دەگەڕێن دێینەوە ئێمە هیچ ئارام نەبووینەتەوە
هیچ ئارام نەبوونێتەوە جا لەبەر ئەوە بابەتەکە درێژە لەبەرەوە یەکێک لە بڕیارەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران کە دامانە ئەوەیە کە لە لێرە بەدواوە لە گەورەبوونی شار و لە دروستبوونی هەر گەڕێکێک دەبێت دیزاینەکەی لە دەست کەسانی پسپۆڕاستن ئەوان بڕیار لەسەرەوە بدەن س دیزاینێک دروست بکەن سڕەنگێک نەک هەر کەسە لای خۆ بێت بە ئەندازیارێکی معماری. اینجا ئێستا فەرمانگەی ژینگەی سۆران بە خۆشبەختانە کراوەتەوە ئێستا بینای هەیە بینای بۆ گیراوە بینایەکی باش و چاکی هەیە بەڕێوەبەری هەیە دوجار یارمەتی داون جەنابی سەرپەرشتیار بۆ تامیرات دوێنێ 67 میلیۆنیان بۆ دەرچۆ بۆ کڕینی ئەساس و ئەو بابەتانە دوێنێکە ڕەزامەندیمان وەرگرتو بۆ کڕینی سیارێک بۆ بەڕێوەبەر دوێنێکە کەسێک لاری نەبوونمان بەرگر کە خۆی نەقڵکە ئێستا لە باسی دانانی فەرمانبەرەکانی کە فەرمان بەردانرا ئەنجومەنەی پاراستنی و چاکردنی ژینگەی ئیداری سۆرانە بێ خۆت سەرۆکایەتی دەکەی یان جێگریان کەسێکی تر تۆ ڕای ئەسپێنی ئیدی مانگی جارێک کۆبنەوە بە ئاسانی هەمومان جێگەزانین گرفتە ژینگەیەکانی ئەم دەبەرە چۆنە و ئەو پرۆژەیە پێویستی بە چارەسەرکردن ئەو پرۆژەیە دەستخۆشی لێکەین ئەو پرۆژەیە دەست خۆش بێتین دکتۆر گەرم وڵات کاک سەرۆ وشارکردنەوەی تاچی کورد دوو بابەتەیە ئایا ئەمە بە شێوەیەک بکەیت کە تاچی کورد باوەڕی بە کێشەکە هەبێتن کە کێشەی ژینگەیە یان ئەوەتە بە دەستپاندنی سزای بەسەریان ئەگەر باسی ئەو دەبەرە بکەین ئەو دەبەرە 100 ساڵ پێش ئێستا قەنەعەتیان لە ئەو خەڵکە دروست کردووە ئەوانی ئەو دەبەریان بەڕێوە بردووە لە شێخ ئەحمەدەوە تا دەگاتە پێش ئەویشەوە قەنەعەتێکیان لای تاچی ئەم دەبەرە دروست کردووە کە ژینگە دۆست بن ئێمە ئەگەر بینت باس ئەوە بکەین ئەوە بکەینە نمونە بۆ هەموو ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان کە تاک بە خۆی قەنەعەتی بەوەی هەبیتن کە دەبێ ژینگە دۆست بیتن یان ئەوەتە یاسایان بەسەردا بسەپێنین و سزایان بدەین و بۆ ئەوەی پابەندی بابەتەکانی ژینگە بن ئەوەی پرسیارەکەم پرسیاری دومیشمان هەبوونی ئەو دیدارانە تا چەندە کاریگەری هەبووە لە چەند ساڵانی ڕابردوو لە هەرێمی کوردستان جەناب دۆستان پەرای توێژینەوەکە کارت کردووە دەرەنجامەکانی کوبووە ئایا ئەمە دیدارانە بەردەوام بکرێتن و چۆن کار لەسەرەوە بکرێتن شوێنێکی وەکو دەڤەری بارزان بکرێتە نمونە بۆ هەموو ناوچەکانی تکەی کوردستان کە تاچی کورد دەبێ قەنەعەتی بە بابەتەکە هەبێتن وەکو ژینگە دۆستێک. کاکە بەردۆ سپاس بۆ ئامادەبووان و سڵاوی تایبەتیش بۆ جەنابی مەلا مستەفا کە ڕاعی ئەو پانێلەیە کارێکی زۆر باشە کە لە دەڤەری بارزان زوو کۆڕ و کۆبوونەوەی